کەمکردنەوەی کارەبای شوێنە گشتیەکان گرفتی بۆ زیاتر لە 14 خوێندنگای ئێوارانی سنووری بەڕێوەبەرایەتی پەروەردەی چەمچەماڵ و خوێندنی نزیکەی 1700 خوێندکاری خستووەتە ژێر مەترسیەوە و ماوەی هەفتەیە کە دەوامی ئەو ناوەندانەی خوێندنی ڕاگرتووە. هەر بۆیە مەترسی دواکەوتنی خوێندنی ئەو خوێندنگایانەی لێ دەکرێت. ئێمە گرفتی بێکارەباییمانێت دەوامی ئێمە لە 6 ئێوارە بۆ 8 و نیوە فێرخوازەکانمان هەمووی ئیش و کار جێ لە خاوەن ماڵ و مناڵن دێنە ئێرانان لەبەر بێکارەبایی. ئێمە ینی یەک دوو شەوە ئەوە فێرخوازەکان ئەنێرینەوە داواکارین لە بەڕێوەبەری پەروەردە لە بەڕێوەبەری کارەبای چەمچەماڵ ینی چارەسەری ئەم بێکارەبایەمان بۆ بکەن. شەوان ئێمە بڵێن وەکو مەکتەبەکان هەر مەکتەبێک نییە بەڕاستی ئەگەر ئاوا بێت بڵێ لە شەوانە خوێندن پرۆسەی خوێندن لای ئێمە دواکەوێت. بەڕێوەبەری دابەشکردنی کارەبای چەمچەماڵش پێشنیاریەوە دەکات خوێندنگای ئێوارانەکان بگوازرێتەوە بۆ ئەو بینایانی کە دەکەونە سەر فیدەری یەک و کارەبای بەردەوامیان هەیە. بەڕێوەبەری پەروەردەی چەمچەماڵش دەڵێت لا ئێستادا و بە دابینکردنی مۆلیدەی تایبەت بۆ خوێندنگایانە لە هەوڵی چارەسەرکردنی ئەو کێشەیەدان. سەبارەت بە کێشەی قوتابخانە و خوێندنگەکان کە لە ئێوارانە دەوامەکەن دیارە بەشی زۆری خوێندنگە و قوتابخانەکانی سنووری قەزای چەمچەماڵ کەوتونەتە سەر فیدەری دووی بازاری چەمچەماڵ کە ئەم فیدەرە لە ئیستایە بە بەرنامەیەک لەلایەن بەڕێوەبەرایەتی کۆنتڕۆلی کارەبای سلێمانیەوە چەند سەعاتی قەتعی لەسەرە کە سەعاتە قەتعەکانیش دەکەوێتە کاتی دەوامی ئەو خوێندنگانەوە. بۆیە ئەستەمە بڵێن بتوانین کە ئەو فیدەرە بکرێتە فیدەرێکی بەردەوام لەبەرەوەی ئەو فیدەرەی کە قوتابخانەکانی لەسەرە فیدەری بازار و ناوچەی پیشەسازیە. بەڵام ئێمە پێشنیار دەکەین بۆ بەڕێوەبەرایەتی پەروەردەی چەمچەماڵ کە هەوڵدات قوتابخانە ئێوارانەکان بگوازێتەوە بۆ ئەو قوتابخانانی کە کەوتونەتە سەر فیدەری یەکی بەردەوام کە ئەو فیدەرە فیدەرێکی 24 کاتژمێریە و ئەتوانین بڵێن گرفتەکەیان بەو شێوەیە چارەسەر بێت. لە ماوەی زستانە کەمکردن کارەبا کاریگەری هەیە لە سەرمان متابەتی بۆ خوێندنگەکانی ئێواران لە ناو شار لە باڵێن لە سنتەری قەزا دوو خوێندنگەی ناوەندیمان هەیە ئامادەیەکیشمان هەیە لە ناحەی تەکشی هەمانە لە ناحەی شۆڕش هەمانە. ئێمە هەوڵمان داوا گرفتی کارەبایە بەڕاستی بە مۆلیدە چارەسەر بکەین لە ساڵانی ڕابردووە. لەگەڵ بەڕێز بەرەوبەری کارەبای چەمچەماڵ قسەمان کردووە هاوکاری کردوین ئەوەندەی ئەوش دەتوانای بێ بەڵام زۆرجا هاتنی کارەبا مەسەلەن دابەشکردنی کارەبا لە دەسەڵاتی بەڕێز بەرەوبەری کارەبای چەمچەماڵیشان نیە. ساڵانە و لەگەڵ دەستپێکی ساڵی نوێی خوێندندا کەرتی پەروەردە لە سنوورەکە هاوشێوەی ناوچەکانی دیکەی هەرێم ڕوبەڕووی چەندین کێشە و گرفت دەبێتەوە. لەم ساڵیشدا کێشەی نەبوونی کارەبای خوێندنگای ئێوارانەکان لەلایەک و هاتنی ژمارەیەکی زۆری خوێندکاری ئاوارە بۆ سنوورەکە لەلایەکی دیکە با گرفتێکی سەرەکی کەرتی پەروەردە دادەنرێت. جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام چەمچەماڵ.